جوداهین سیاسی لەسەر پرسا پەنابەران و خەرجیە ئاواکردنا دیواری لەسەر سنوورên مەکسیکۆ بووە سەدەمێ داخستنا پڕانی ئاژانسن حکومەتە فێدرالی. ئەف گەهشتیە ڕادەیە کو سەرۆک هزرا ڕاگەهاندنە ڕەوشە ئەولەیە نیشتیمانی بکە گەلۆ ئەف بارێ نەئاسایی لە ئەمریکا هەتا چەندێ دێڤەکێشا و چاوا کۆشکاسپی و دیموکراتین کۆنگرسی وی نێزیکی هەف بن ji بۆ دیتنا چارەسەریان. یاریڤان سعید لێ کۆلەری میدل ئیست ئینستیتیوت لێرە لە واشنگتن لەگەڵماندایە. کاکە یاریڤانم کاتت باش، ئایا پێشبینی چی دەکەین ئێمە؟ لە ڕاستیاتە ئێستا کەس نازانێ پێشبینی چی دەکرێت. ئەگەر بەو شێوەیە بێت دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ دیموکراتەکانە بەو شێوەیە مامەڵەکەم بەو شێوەیە گفتوگۆ بکەن کە زۆربەی لە ڕێگەی کاناڵەکانی ڕاگەیاندنەوەیە. ئەگەر لەسەر ئەو پۆزیشنانی خۆیان سەر هەڵەستانی خۆیان بەردەوام بن کە دۆناڵد ترامپ بڵێ من ئەو 5.7 ملیار دۆلار مەوێ بۆ دروستکردنی دیوارێک لە بینی مەکسیکۆ و ئەمریکا و دیموکراتەکانی ڕاستی بکەن، لەوە ناچێت کە داخستنی حکومەت بەم زوانە کۆتایی بێت. وەک باس کرا کە ئەمڕۆ 21مین ڕۆژی داخستنی حکومەتە. ئەگەر بێت و بەردەوام بێت ئەوە ئەبێت بەیەکێک لە درێژترین داخستن لە مێژووی بڵێن حکومەتی ئەمریکا کە پێشووتر درێژترینیان لە ساڵی 1995 بوو کاتێکە بیل کلینتن لەسەر حکوم بوون یاخود سەرۆکی ئەمریکا بوو. بەڵێ من پرسیاری کاریگەری ئەو دەکەم لەگەڵ جەنابێت، بەڵام دەمیست پرسیاری پێشتر پرسیارەوە بکەم ئایا دەوترێ کە سەرۆک بیر دەکات بیری لەوە دەکاتن کە باری تەنگەتاوی باری نەئاسایی نیشتیمانی ڕابگەینێ. ئەگەر ئەمە بوو چی ڕوو ئەدا؟ باری ئاسایی لە ڕاستیدا بڵێن ئەو سوودەی هەیە بۆ سەرۆکی ئەمریکا کە هەندێک دەسەڵاتی پێ ئەیە هەندێک دەسەڵاتی یاسایی بەیە بۆ ناتوانێت ئەو پارانەی کە پێشتر تەرخانکراوە لەیان کۆنگرسەوە بۆ پەنتاگۆن بۆ وەزارەتی دیفاع یا بۆ هەندێک پرۆژەی گەورە یان بۆ ئەو پارانەکە تەرخان کراوە بۆ سەر لە نوێ ئاوادانکردنەوەی ئەو ناوچانەی کە تووشی زیانی سروشتی بوون بۆ پۆرتۆ ڕیکۆ، فلۆریدا، تەکساس. دۆناڵد ترامپ توانای ئەوەی هەیە کە ئەو پارانە لابدات و بەکاری بێنێ بۆ ئەو پرۆژەی کە خۆی ئەوێت. بەڵام ئەگەر بێت و دۆناڵد ترامپ ئەمە بکات ئەو کاتە لە ڕێگەی بڵێن کۆرتەوە یان لە ڕێگەی دادگاوە ڕوبەڕووی ئەبنەوە، ئەو کاتە چێتە کۆرت و لەوە چ بچێتە دادگای عولیای ئەمریکا بۆ ئەوەی کە بڕیاری لەسەر بدەن ئایا کە ئەمریکا دۆناڵد ترامپێکە کارێکی یاسایی و دەستوریە. ئەگەر کۆرت بڕیاریدا یان محکەمە بڕیاریدا ئەوە دۆناڵد ترامپ بتوانێت ئەو پارانە بەکاربهێنێ. بەڵام وەک بڵێن ڕاگەیاندنی باری نائاسایی لە ئەمریکا لە ڕاستیە شتێکی نوێنی. ئێستا لەم کاتێک کە ئێمە تیاژین لە ژێر زیاتر لە 31 باری نائاسایی ئاژین کە لە تقریبا 20 ساڵی ڕابردوودا بڵێن ڕاگەیاندراوە بەردەوامی بەتایبەتی لە دوای هێرشەکانی 11 سەپتەمبەرەوە. کاک یاریڤان حەزم دەکرد باسی کاریگەری ئەم داخستنی حکومەتە بکەین لەسەر ئابووری ئەمریکا لەسەر خەڵکی ئەمریکا. بەڕای تۆ چی دەبێت؟ ئەمڕۆ بڵێن لە دوای داخستنی حکوومەتی ئەمریکا ئەمڕۆ یەکەم ڕۆژە کە ئەوایە نزیکەی 800,000 کارمەندی حکوومەتی فیدراڵی پێچەکیان وەرگرتەوەتە پارەیان وەرگرتەوە. بەڵام ئەمڕۆ بۆ یەکەم جار پێچەکانیان یا چەکانیان وەرەگرن لەسەری نووسراوە سەفر، واتە هیچ پارەیەکیان بڵێن هیچ پارێکیان ناڕاتە ناوحسابی بانقەکانیانەوە. وەکوەی کە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانی ئەمریکاوە باسێکە لە سۆشیال میدیا کاریگەریی زۆری هەبووە لەسەر بڵێن ئەو کارمەندانە یان خەڵکانی کە لە ئەمریکاژین لە بەرەوەی خەڵک پێویستە پێخانوو بات و جوڵەکانی بدات. بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەری چێ بێ لەسەر ئابووری ئەمریکا بە شێوەیەکی گشتی لەوە ناچێت کاریگەریی وای هەبێ، بەڵام بەدڵنیاییەوە کاریگەری بێت لەسەر ئەوە 800,000 کەسێک کە ئەمڕۆ پارە وەرناگرن. باڵێ ئەمە ئەو ڕۆ دەستی پێکرد هەڵبەتە کە کارمەندانی فیدراڵی پارەکەیان وەریان نەگوتەوە، بەڵام دیارە هەموو شارەزایان دەڵێن کە ئەگەر درێژەی خایاند ڕەنگە کاریگەری ئابووری زۆر بێ. کاک یاریڤان سعید لێ کۆلەر لە میدل ئیست ئینستیتیوت لێرە لە واشنگتن زۆر سوپاس، دەستەکان خۆش.